ئەو کاتت باش خوێندکاری ژیر بەخێر بێ بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕە 25 لە لاپەڕە 25 گەیشتینە ڕاهێنانی ژمارە 10 87 کەم 59 دەکاتە چەند ئەو جۆرە دانانە پێی دەڵێن دانانی ئاسۆیی ئەو جۆرە دانانەش پێی دەڵێن دانانی ستوونی یان ئەستوونی شاقوڵی دووسێ ناوی هەیە با بچین بزانین ئەو جۆرە دانانە کوشی تەڵ دەکەین ژمارەکان ئاوا دانراینە 87 کەم 59 باشترین شت وایە بێگومان ڕەنووسەکانت هەریەکە لە خانەی خۆی دانەی یەکان لە خانەی یەکان دەیان لە خانەی دەیان سەدان ئەگەر هەبوو لە خانەی سەدان لێرە نیتمان پاشان دێی هەمیشە لە ژمارەی دەستە ڕاست دەست پێ دەکەی و لە خانەی یەکان دەڵێی 7 کەم 9 7 بچووکە 9 گەورەیە 7 کەم 9 نابی دەبی بچی لەو لای چەپ یەک بینی ژمارەیەک بینی لێرەی دانەی هەمیشە ژمارە یەک دەینی ڕەنووس یەک هەمیشە ڕەنووس یەک دەینی لە پێش لە لای چەپی هەفتەکەی دایدەنێی دەبی بە 17 وەکوایە دەتی نابی نەک یەک دەبی بە 17 کە بوو بە 17 دەڵێ 17 کەم 9 ئێستا دەبی 17 زۆرە دەتوانی 9 لێ دەرکەی دەڵێ 17 چونکە ئەو یەکەت هینا لە لای ئەو هەشتەی ئەو هەشتە ئێستا کەم دەبیتەوە بەڵام دوایە باسی دەکەم دەڵێ 17 کەم 9 دەکاتە چەند دەکاتە هەشت لێرە دەینووسی یان لە تەنیشتی لێرە دەنووسی بە هەوەسی خۆت بەڵام لە بیرم چوو دەبی ئەو هێمایەش بنووسین هێمای یەکسانە دەبی ئەو هێمایەش بنووسرێ تۆزە گەورەبی هێمای یەکسانە ئاوا ئەوجا ئەو هێمای یەکسان توانی لێرە بنووسی دەتوانی پێش ئێرە بنووسی لێرە دەنووس ئەگەر زێت هەبوو ئەوانش لە تەنیشت دەنووسی بە ئاسۆیی بەڵام دەتوانی لە بنەوەش لە ژێرەوەش بنووسی با بگەڕێینەوە دەڵێ 17 کەم 9 یەکان لەگەڵ یەکان دەکاتە یەکسانە بە هەشت ئاوا قسەکەی دەکەی 17 کەم 9 یەکسانە بە هەشت ئەو هەشتا کە یەک ژمارەی لێ ڕۆیشت چی لێدێ وەکو خۆی نامینێتەوە کەم بووە ئەو هەشتە نەما هێڵەکی بەسەردادەینێن بوو بە چ یەک ژمارە هەمیشە کەم دەبیتەوە دەبیتە چ لێرە چونکە هەشت بوو بە حەفت بوو بە حەفت با ئا لێرە بی ئەو حەفتە تا بیبینین ئێستا هەشت نەما نەتوانین بڵێ هەشت دەبی بڵێ حەفت وەکو بڵێ بوو بە حەفت حەفت کەم 5 دەیان لەگەڵ دەیان حەفت کەم 5 واتە حەفت پێنجی لێ ڕۆیشت فڕەیدا پێنجەکە چەند دەمینێتەوە دەمینێت دووەکە لە چێ دەنووسی لێرە کەوابوو جیاوازی مابەینی یەکەم جار چت هەبوو ئاوا بوو یەکەم جار ئاوا بوو 87 کەم 59 دەکا 28 دەکا 28 بەڵام ئەو یەکەی کە دەینی لێرە لێرەی دادەنێی پاشان ئەو هەشتە نامینی ئاوای لێ دەکەی دەبی بە 7 هەتا بزانی چۆنی ئەو ئیشانە کران دەبی بە 28 ئەگەر بتەوێ بیسەلمێنی کە ڕاستە ئەو جیاوازیە ڕاستە دەتوانی 28 کۆ بکەیەوە لەگەر 59 دەبی بکاتە 87 با بگەڕێنەوە لای پرسیارەکان بزانین گەیشتینە چێندەر ئەو پرسیارەشی تەڵکرا پرسیاری 10 ئێستا گەیشتینە ئەو پرسیارانە کۆکردنەوە و
لێ دەرکردنی ژمارەی 3 ڕەنووسی. هەتا ئێستا هەردوو ڕەنووسمان هەبوو. ئەگەر تەماشای ژمارەکان بکەی ئەوانی پێشەوە 2 2 2 هەمویان 2. ئێستا بوون بە 3 بوون بە 3 ڕەنووس. بزانین 3 ڕەنووس چۆن کۆ دەکرێتەوە و چۆن لێ دەردەکرێ. کۆ بکەوە یان لێ دەربکە. پرسیاری یان ڕاهێنانی 11. ڕاهێنانی 11 دوو ژمارە هەیە بەستوونی نووسرایە بە ئاسۆی، ئەوە بە ئاسۆی، ئەوە بەستوونی. بەستوونی نووسرایە 480 کۆ 520. 480 کۆ 520 بزانین چۆن کۆیان دەکەینەوە. هەشتا کۆ 520. وا بزانم ئەوە بە دوور و درێژی کۆم نەکردیتەوە، دەتوانم هەر لێرە بەیەکەوە کۆی بکەینەوە، چونکە زۆر لەو جۆرانە لەو کۆیانە ئەنجاممان داوە، بەڵام دیسان لێرە دروستی دەکەینەوە. چ دەڵێ؟ دەڵێ دەچێ خانەی یەکان. ئەوە خانەی یەکانە ئی هەردووچیان، ئەوەش خانەی دەیانە ئی هەردووچیان، ئەوەش خانەی سەدانە. ئێستا خانەی یەکان کۆ دەکەینەوە لەگەڵ یەکان. چ دەڵێ؟ دەڵێ 0 کۆ 0 هەر 0. پاشان دەڵێ 8 کۆ 2 دەکات 10. ئاوا 10. بەڵام لە خانەی دەیان ناتوانانی دوو ڕەنووسی بنووسی لە یەک خانەی، لەبەر ئەوەی تەنیا سفرەکەی دەنووسی. ئەو یەکە چی لێ دێ؟ دەچین لە چێ دەینووسین؟ سفرەکەی لێرە دەنووسی، یەکەکەی دەچی لێرە دای دەنێی، پاشان کۆی دەکەیەوە لەگەر ئەوانی دی. یەکەکە دەبیتە خانەی سەدان. چ دەڵێ؟ دەڵێ تەواو ئیدی دەچێ خانەی سەدان. دەڵێ 1 کۆ 4 1 کۆ 4 دەکا 5. پاشان دیسان کۆ 5 دەکات چەند؟ دەکات 10. کەواتە دەنووسی 10. بوو بە چ ژمارەکەمان؟ بوو بە 1000. با دیسان بیکەینەوە. ئەو جارەی زانیت خانەی یەکان لەگەڵ خانەیەکان دەڵێ چ دەڵێ؟ 0 کۆ 0 هەر 0. 8 کۆ 2 دەکات 10. بەڵام دەیەکەی هەمووی نانووسی، تەنیا سفرەکەی دەنووسی، یەکەکەی نانووسی، یەکەکەی دەینی لێرە دەنووسی خانەی پاش خانەی دەیان، خانەی سەدان. پاشان دەڵێ 1 کۆ 4 دەکا 5 کۆ 5 دەکات 10. دەیەکەی سفرەکەی لێرە دەنووسی، یەکەکەش لە خانەی هەزاران دەنووسی. ئاوای لێ دێ دەبیتە 1000. ئەوە بوو بە 1000. ئێستا زانیمان 3 ڕەنووسیش چۆن کۆ دەکەینەوە. با بینە لای ئەو ژمارەیە، ژمارە 11 تەواو بوو. بزانین ژمارە 12 دەتوانین شیتەڵکەین بەرەبەرە بەیەکەوە. دیسان خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان ئاوا. چ دەڵێ؟ دەڵێ 1 دەچی لێرە لەسەرەوە، هەمیشە لەسەرەوە لە لای ڕاست. دەڵێ 1 کەم 6. 1 6 لێ بڕوە، 1 بچووکە، 6 گەورەیە نابی، ناتوانی. لەبەرەوەی دەچی یەک ژمارە دەینی لە لای ئەو یەکەی، لە لای ئەو یەکەی کە 5 لە لای چەپی لێرە یەک ژمارەی دەینی کە ژمارە 1 دەینی هەمیشە ڕەنووسیەک کە
کە لێرەی دادەنەی لە تەنیشت ئەو یەکەکەی خۆت دەبی بە 11 چونکە ئەتوو ئەگەرەوە تەمەشاکەین ئەوە یەکە یەک کەم 6 نابی یەک بچووکە 6 گەورەیە دەچی لەو پێنجەی یەکەکی وەردەگری دەینی لێرەی دادەنەی چی لێدە یەکەکەی تو دەبی بە بەخۆی یەکە یەکیشی لە تەنیشت دادەنەی دەبی بە 11 ئاوا دەبیتە 11 تەمەشای ئەو پێنجەی مەکە جارێ تەنیا تەمەشای ئێرەکە دەبی بە 11 یا ئەو جدەرێ 11 کەم 6 11 شەشی لێ بڕوا چی لێدێ دەبی بە 5 ئەو پێنجە کە یەکەکی یەکی لێ ڕۆیشت یەکی لێ کەم بووە چووە لای یەکەکەی بوو بە 11 دەبی بە 4 ئەو پێنجە نەما پێنجەکە نەما بوو بە چ بوو بە 4 هەروە دانێکە 4 هەیە پێنج نەما ئەو جە دەڵێ 4 یان 4 کەم 1 4 یەکی لێ بڕوا 3 دەمینێتەوە ئەو جە دەچێ لای هەشتەکەی دەڵێ 8 کەم 2 دەکا چەند دەکا 6 ژمارەکەت بووە چ بووە 635 با بڵێینەوە جارشکە دەچێ لای خانە یەکان ئەوە خانە یەکانە لێرە ئەوەش خانە یەکانە لێرە دەڵێ 1 کەم 6 نابی یەک بچووکە 6 گەورەیە دەچی لەو پێنجە یەکەکی دەینی لە تەنیشت یەکەکەی خۆت دادەنەی دەبی بە 11 کەم 6 دەکا 5 لەو پێنجەی کە یەکەک ڕۆیشت دای بە ئەو یەکەی پێشەوە چەند ماوە 4 دەڵێ 4 کەم 1 4 کەم 1 دەبی بە 3 ئەوەش بوو بە 5 ئەو جارەی دەچێ لای هەشتەکە هەروەکو خۆیتی دەڵێ 8 کەم 2 دەکا 6 635 ئێستا دەچینە لای پرسیاری 14 پرسیاری 14 870 کەم 357 870 کەم 357 بەڵام لەبەرەوەی پرسیارە گرنگە بە وردیشی تەڵی دەکەم هەڵی دەگرم بۆ وانەی داهاتوو هەتا ئەو کات هەر بژی